السلام عليكم. عليك السلام ورحمة اما گۆچانەیە گاڵۆکە وقالوك گاڵۆک مالي بۆچی هەڵەگرتووە اما والله لبروي بريا روم نكومو مثلا ما كردو جاوا قسەیەک هەیە ئەڵێ دوور نزیک کردوەوە لا الله بدوشن يجي بس يا باشم لا گۆلۆقەتەکە نەوعەتی شتریش هەیە لو قضيه دوود کردوون بەسێ اول لا يخو عنواني عليه بدوشوني عليه بس يا باشم يعني دو هرتو قاشكة الرؤيا ما عيبوني بلا ما جاي يعني قالوا لكم بس يا باشم ئەوەی کاڵێ عليه لا دور شون يجي لنزيق باشم يعني شلون بدور نبي نزيق باشم هو بندي برديه زۆر باشە بابزانین چی مەشغوڵتانەکە لەم گوندایە بە چی کات بەسرە بن والله سالم ما رمضان هر رمضان يترى روين درو درشتكين أربع زرعات مانية وحيوان مان هي وقالوا أجلوا هرواي تان نوجا كان بين نوجا كان يدواي أو درشين بنا أو بخواي تروج قالك يدريجا ڕاستە سبري زوري قالك ما شاء الله لە لادەیە عادەتەن جاران خەڵک زوو ئەخەوت والله يا ميسا زو ناخوين شون قال أرين بو تراويح دواي تراويحتينو دوای نوێژە ئیشا و تەراویحتێنەوە ئیتر لە شوێنێکە لە ماڵێکە دانیشتین دەمەتەقەی و چایەکە خۆین و برێ باسی دنیاکەین و تقریبان تر بۆ 11 جاری وایە من خۆم کە پێشی ڕەمەزان دای من لە 9 لە 10 خەوتم زۆر کاتەکە دڕیان کەوتمەدا هەر لە 9 خەوتم باشە پرسیارێککە بکەمەوە ئێستا خەڵک هەمووی بووە بە سیاسی هەمووی تەحلیلی سیاسیەکە ئێوەش لەم گوندەیە ئەندازەیەک لە فەوزای شار و ئەوانە دوورن دیسان لێرەش باس و خواسی سیاسی ئەوان دێتەوە پێش وڵی ئێوارە نیە باسی تیانەکری یەک ئێوارە نیە هاتا ئیسا پێشەوە لە ماڵ خۆمان ئیمڕۆ دنیا بووەتە دووبەرە بەشێکی یەکێتی و پارتی بێت لە 1970 بیسی ماوە بیسەکەیکی پێ ناکری نیوەی داوای موچە ئەکا نیوەیشی موچەی نی ئەوە نێترە نانی بڕاوە هەرچی تەلەڤیزیۆنەکان هەیە بە تەلەڤیزیۆنەکەی خۆشمانە بۆم تەلەڤیزیۆنی ئێوەیشەوە دایم باسی چیەکە ئەی موچە خۆران ئەی ئەوەی کە موچەی نێتی دێ ئەوە من ئەو شکاتم لێ لە هەموو کەناڵەکان نەک لەم کەناڵی ئێوە تێگەی خەڵکی ئیسا دەمیەوە نەدا تەقان و ئاخوا بۆ تێتووە بۆ بەغایە ڕەبی ڕێکەوەی ڕێک نەکەی و بۆ ڕیش ناکەم ڕێکەوە بەغا ئیمڕۆ پێ گوێم پێوە و ئەڵێ ئێمە بە یەک پاکێت مەعمەل لەگەڵ هەرێمی کوردستانەکەی ڕێکەوین گشتی مەعاشەیە ڕێک نەکەوی نایدەین جا ئیتر خەڵکیش خەریکە گیانی دەرەچی چونکە خەڵکیش بە موچە ئەژینیوەی چونکە منی سا کابراایکی لادێیم هیچ باکم بە حکومت نییە هیچ باکم بە حکومەتی و منەتیشی نەوێ تێگەی لەسەر شانی خۆم ئەژیم خەریکی حیوانداری وڵاتداری و کەسابەتی فەقیری خۆم بەو کەمە قەناعەتم تێگەی جوانە ئەوە قسەکەی من ڕاستە کەواتە وتم ئێستا هەمومان بوون بە سیاسی هەمومان تەحلیلی سیاسیەکەن ماشەڵڵا ئەو ینی تازەترین خەبەر لە لای تو هەبوو بەتەشید بابزانین جەنابشت زۆر سەیری تەلەڤیزۆنی ئیخبارەکەی بەخوا سەیریەکەم بەڵام زۆر نا زۆر نەمەخوا زۆر کورە تەلەڤیزیۆن تەواو بوو ئەخبار تەواو بوو ئیمڕۆ هەومان نەیبینی ئارە سەی کە ئەم پەڕی دنیا بۆ پەڕی دنیا بچوو گۆتووە لە بەردەست دوور سەر جێڕەکای خوێنی تۆ لە عەجەلەکای خوێنی تۆ لە ئەرکامی خوێنی تەواو بووە هیچ شتێک نەماوە باسی بکەیت بە حەقەت یعنی ئەمە هەر قسەیە بکەین دەربارەی کوردستان و خۆمان ئەگەر خاز بێژین هەر بۆ گشتمان ئەگەر خراپیش بێژین هەر گشتمانە کەس خۆی لێ بەری نەکا بێژە من وەکو حیزب وەکو سیاسی وەکو حکومت من ئاگام لەوە نییە و کی ئەوە کرد و کی ئەمێ کرد بەڵام هەیە لەناو ئەو شایستان بۆ نمونە هەنێت هەیە وەکو حیزب بە باڵەدەستەکان شتی خراپیان کرد ئەوە خۆڕۆڕی خۆیان کردیاوە دیارە هەموو خەڵکە زانی بەڵام ئیتر بۆ خواری تر هەمی بەشدارێکی خاڵ گشتی بەشدارێک بابزانین مزگەوتەکەی ئێوە ئەو مزگەوتی دروستان کردو تەواو نەبووە بۆ بەرەو مزگەوت چ دەکەن واللهی ئەمە خۆی کاتی خۆی مزگەوتێکمان بوو لەو خوارەوە کاتی خۆی دیەکەمان لەویا بووی شوێنەکەی چەپۆ زۆر ناڕەحەتیشەوە بچووکیش بوومە لە دەستی دەیاتێکیدا ئەلحەمدولیلا ئینساڵ مامۆسایەکمان بووە و مامۆسایەک هەر مامۆسایەکی ڕەمەزانی و پارێک هەوردمان بۆ ژەشن ئیتر بووە مامۆسامان ئەم شوێنەمان هەڵبژارد و خێرخواست تا ئیسە هێناوێتی بەس لە ئیسەوە پارەمان نییە چاڕی دەستی خێرخوازی نەگەر شتێکمان بۆ ئینشاءڵڵا دەخوای گەورە مەفەقتان کە ئینشاءڵڵا دەستان خۆش بێ خوالەتان ڕازی بێخوا بازانین مزگەوتەکەتان تەواو نەبووە ناوەڵام مزگەوتەکەمان ماوێت چاوەڕێی چین وەڵا چاوەڕێی ڕەحمەی خوا و هیمەتی مسلمانان هەر کەسێک لە هەر کوێ تااقەتی بێ یارمەتێک بووە هەرکەوە زۆقی خۆی وەرنم توانای خۆی ئێمەش داوامان کردووە پشگیریشمان کردو ئینشاڵڵا تەمەناوەکەین کە ئینشاڵڵا
وەڵی بتوانن لە داهاتوە تەواوی پشتیوان بەخوا هەر کەسێکیش دەست یارمەتی ڕاکێشێ ئەمە ئەوە خوا پاداش دەداتەوە ئینشاءالله. بەس ئێمە هەر کاورایەکی نەیبینی بەڵام ئەوتر پاداشتەکەی وا لای خوا ان شاء الله ان شاء الله